کار و پرۆژە و چالاکیەکان بە تایبەتی لە شاری سلێمانی زۆر گرنگی پێدرێ بە تایبەت ئەو پرۆژە و چالاکیانەی کە مەبەستی بەرەو پێشبردننی سینەما و با مەبەستی زیاتر بە ئاگابوون لە کارە هوەریەکان و هەروەها ئەو کارانەی کە سینەماکاران پێ هەڵەستن و هەروەها بۆ زیاتر با بڵێن گرنگیدان بێت بە پێشخستنی سینەماکاران و هوەری سینەما بە تایبەتی لە کوردستاندا بێگومان فستیڤاڵی سینەما سازکرا لە هۆتێل ڕەمادا لە شاری سلێمانی کە چەندین چالاکی و هەروەها چەندین هونەرمەند و نووسەر و سینەماکاران و هەروەها ئەدیبان و هونەرمەندان تێیدا بەشدار بوون. یەکێک لەو بەڕێزانە مامۆستا دڵشاد کوێستانی شێوەکار و هەروەها ئەکتەر بوو کە بەڕێزەوە یەکێک بوو لە باگەشتکراوەکانی ئەو فستیڤاڵە قسە و باسی زیاتر لەگەڵ مامۆستا دڵشاد کوێستانیەکەم بەخێر هاتی سەر چاومان مامۆستا. چۆن ئەڕوانی تا سینەما و بەروپێشچوونی سینەما و ئەو چالاکی و ئەو پرۆژە تایبەتانی بە تایبەتی کە لە شاری سلێمانی دروست دەکرێ و ڕێک ئەخرێت بە مەبەستی بەرەو پێشبردننی سینەما؟ بەڵام چون ڕۆنمە سینەما پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیەوە زۆر قورسیشە پێما بێ بە ئاسانی ناتوانین لەم چاوپێکوتنە کورتیا باسی بکەین، بەڵام ئەمەوێت لەم بوارەیە باسی یەکێک لە تێکۆشەر و شۆڕژ جێڕەکانی مەیدانی هوەر بکەم کە ئەویش کە کەوار مستەفاخانە کە لە هەوڵێکی زۆرە ئێمە بەدایان سەعات بە تەلەفۆن قساکەن لە بینی کوردستان و فەرەنسایە کە خۆم لەوێ ئەژیم دەربارەی ئەوەی کە چۆن بتوانێت ڕۆژی سینەما دروست بکات و ئیتر هەر لە ڕێ ئەو تەلەفۆنەوە زۆر جار ئەگرین بەیەکەوە زۆر جار پێ ئەکەنین بەیەکەوە ئازارەکانمان ئەگۆڕینەوە. من دڵنیام کە کاکاوەرخان لە ڕێی هەزاران کەسی تری شەوار خەریکی ئەو پرۆژەیە بوو ئەویست ڕۆژی سینەما سابت کات کە نۆی نۆ بێت، بەڵام بەداخەوم بە بۆنەوەی کە تووشی هەندێک کێشەی تەندروستی بوو نەیتوانی و شتەکەی دواخست. ئەمڕۆ زۆر با دڵخۆشیەوە توانیمان دەرگا لەو فستیڤالە جوانە بکەینەوەی و خەڵکەنێکی زۆر لە ڕۆشنبیر و نووسەر و هونەرمەندان ئامادە بن و هەروەها باسی کتێبی زۆر باش کرا لەو بوارەیە کە تا ئێستا زۆر دواکەوتووە کتێبخانەی کوردی لە کتێبی سینەماییە توانیان کۆمەڵە کتێبی زۆر زۆر بە سوود و باش بڵاوکەنەوە کە چواریان نووسەری گەورەی کورد حەمە کەریم عارف کە نزیکی زیاد لە 150 کتێبی نووسینی خۆی هەیە و تەرجمە و چیرۆکی هەیە جەنابیشی لێ بوو کە لە ڕێی منەوە خەڵاتەکان پێشکەش کرد ئەوەیەکی بوو لە شەرەفە هەرە گەورەکان کە من بەخشرا و لەرزم لێ هاتبوو لە ڕاستی، چونکە لای من ئەو شتانە زۆر گرنگە، چونکە بوونی هونەرمەند و هونەر لە وڵاتێکە ئاوێنەی ڕاستەقینەی ئەو وڵاتەیە. بەڵام هەر لەو ڕێگەیەشەوە داواکەم بەڕاستی خەڵک ڕێز لە خەڵکانی هونەرمەند و کارامە بگرن کە زۆر جار خۆبەخشانە کارەکەن هەر لەو خەباتی پێشمەرگاتن کە کاتی خۆی کردومانە ساش گواستمانێتەوە بۆ سەنگەرێکی تر. زۆر باشە مامۆستا هەر لەو ئیڤنتیان لەو مەراسیم و لەو فستیڤالە جگە لەو بڵاوکراوانە چ چالاکێکی تر بەڕێوە چوو؟ چالاکی بێگومان من زۆر زوو فستیڤالەکەم بەجێش لە بەخاترەوەی بان کرابووم بەلای بەڕێستان، بەڵام من دڵنیام ئیشی زۆر باشەکرێت دەربارەی کتێب زۆر قسەکرێت وارووا دەربارەی پرۆژەی داهاتوش وەکو کاک هەوارخان فەرمووی ئەم پرۆژەی ژیاندۆستیە. هەوارخان ئەوێ کۆماری ژیاندۆستی دروست کات، ئەوێ پرۆژەی سینەما لە کوردستانە زۆر زۆر گەورەکە بە تایبەتی لە سلێمانیا ئەویش بەکردنەوەی سترۆکتوریکی زۆر گەورەی سینەمایی و هەروەها دروستکردنی پەیکەرێکی لە حەد بەدەر گەورە بۆ یڵمەزگونەی گەورە بۆ ئەوەی ئێمەش ببین بە خاوەنی منیمنتێکی وەکو منیمنتانی وڵات خۆم لە فەڕەنسا ژیم ئێمەش بورجی ئیفیلمان نەبێ، بەڵام ئێمە بورجەکەمان بریتێ بە لە پەیکەری پیاوێک کە لە پێناوی ئێمەیە مرد کە لە تورکیا بە غەریبی مرد دوای سەدان ساڵ حکم کە درابوو بەسەریا ئەو پیاو بووکەوە خەڵاتی ئەڵتونی لە مێرەجانی کەنادۆزیەوە و دەستی ئاوا لێ کردبوو. من ئەڵم لەو کاتیاوتێتی یەس ویکەن من لەو باوەڕێم ئەوەنە ڕۆی بەخۆی هەبوو ئەو کوڕە لادەیە ئەو کوڕە ناشیرینە وەکو سینەمای تورکی و سینەمای جیهانیش وەسفیەکات کە خۆی زۆر شانازی پێواکات.
بۆیە من ئەمێ بەڕاستی لەم کەناڵەوە داوا بکەم لە هەموو سەرمایه‌دارانی کوردستان کەوا پشتیوانی لە هاوارخان بکەن. هاوارخان کەسێکە ژیاندۆستە، کەسێکە کوردستانی خۆشەوەی، کەسێکە کە پێویستی بەوە نییە لەسەر ئەوە بژی. ئەگەر بژیە زۆر زۆر سادەیە و زۆر زۆر عادیە، چونکە لە وڵاتانی دنیا سینەما بواری پێشکەوتنی ژیان و هەروەها دەرامەتی خەڵکیشی لەسەرە. بەڵێ مامۆستا، ئایا بەڕاستی سینەماکاران ئەتوانن یان ئێمە ئەتوانین تەنها بەوەی کە ئاوات بخوازین یان هەندێک هونەرمەندی بە ئەزمونمان هەیە یان دەرهێنەری زۆر بە بەهرە و تێگەیشتومان هەیە، بەڵام لە هەمان کاتە ئیمکانێتی زۆر گەورەمان نییە. ئایا ئەتوانین سینەمای باش دروست بکەین؟ هیچ کەسە ناتوانێت بەس بە ئاوات بژی. ئاوات وەک پرۆژە وایە. کاتێککە تو ئاواتی شتێکە دێ ئەتوانم نمونەی خۆم بێنمەوە بۆ نمونە، باباسی کەس نەکەین. من تەمەنم 5-6 ساڵ بوو چوومە ناو دنیای هونەر و گۆرانیەوە، حەزم لە گۆرانی بوو، حەزم لە نووسین بوو، حەزم لە چیرۆک بوو. وای لە هاتبووی تر من لە خۆمەوە خەونمە بینی. ئەم خەونانە هەمووی گەورە بوون وردە وردە تاکو ساڵانی چوومە دەرەوە. من کە چوومە دەرەوە بەگەشتنم بە فەڕەنسا دوای 6 مانگ پێشەنگایەکم کردەوە. هێشتا جگەی خۆشم گەرم نەکرد بوو لە ڕاستیە، بەڵام چونکە ئاواتەکەی من ئەوە بوو، بەڵام ئاواتەکەش لە خۆڕایی نایەتە دی خەباتی زۆری ئەوێ. سینەماش بێگومان یەکێکە لە قورسترین بوارەکانی هونەر. سینەما ئیشی ئەندیڤیدیۆل و تاکی نییە. من بە تاقیتە ناتوانم من تابلۆ دروستکەم پێشەنگایە بکەم، بەڵام سینەما ئیشی ستافی گەورەیە، ئیشی خەڵکانی پرۆفیشناڵە، ئیشی لە چیرۆگنووسێکەوە تا سیناریستێکەوە تاکو دەرهێنەرێک و تاکو یاریدە دەریدەرەوە ڕووناکی و شێوەکار و ینی هەموو هونەرەکانی گرتوتە خۆی بۆی کارێکی سینەمایی بکەن. ئێمە هونەرمەندی باشمان هەیە، دەرهێنەری باشمان هەیە، بگومان پێویستە بەوەی کە فرسەتی گەورە بخرێتە بەردەستان. ئەو فرسەتە گەورانەش لە ڕاستیە بە بودجە ئەکرێت، هیچ سینەمایەک بە خۆڕایی ناکرێت. من دڵنیام خەڵکانی لای ئێمە زۆر فیداکارن، هیچی تر ناڵم لەو بوارەوە، چونکە بەڕاستی خەڵکێکە ژیانی خۆی یاوەبەوە بەبی ئەوەی لە ڕەزالەت و لە عەزابی زیاتریی دەست نەکەوتووە. هونەرمەندی گوت هەمیشە لە عەزاب ئاژی. بەڵێ لەم 1-2 ساڵەی دواییە چەند کارێکی سینەمایی لەلایەن چەند دەرهێنەرێکی بەڕێزەوە نمایشکرا و زۆرینەیمان بینی و لەسەر سینەماکان پێشکەشکران کە هەمویان بەرەو پێشچوونێکی گەورەیان تیا ئەبینرێ. ئەم بەرەو پێشچوونە ئایندەیەکی ئەتوانین بڵین گەشتر چاوەڕێی سینەمای کوردی ئەکات. ئەگەر بێنیتە بەرچاوی خۆت، پەیژەیەک بێنەرە بەرچاوی خۆت، تۆ پلە بە پلە سەرەکەویت. بێگومان ئەگەر ئێمە ئەم تاقیکردنەوە نوێیانەوە ئەزمونانی کەوا بینیمانی سەرنجی خەڵکی ڕای شاوتوانی بچێتە ناوماڵ و دڵ و دەروون و سینەماکانی کوردستانەوە، کەواتە ئێمە وردە و دەسەرەکەوین. ئێمە لیڤڵی ئێمە وردە و دەبەرزە بێتەوە تا ئەگەنەوەی ڕۆژ لە ڕۆژان بە ئاواتەوەم ئێمەش بگەینە فیستیڤالە گەورەکان، ئێمەش لەکانە جارێکی کەش دەستمان ئاوا لێ بکەین وەکو یڵمازی گەورە و خەڵاتی گەورە بێنینەوە. زۆر باشە. مامۆستا، تۆ بۆ خۆت هەم ئاکتەری و هەم شێوەکارێکی بە ئەزمونیشی و زۆر کەس دڵشاد کوێستانی هەروەکو شێوەکارێک ئەناسن زیاتر. بۆچی لە کاری شێوەکاریە تۆ زیاتر برەوت بە خۆدیەوەیان زیاتر ناسراوی؟ هی ئەوەیە کە هونەری شێوەکاری تۆ بە تەنیا ئەتوانی تابلۆ بکێشی و پێشانگا بکەیتەوە؟ لە ڕاستە وەکو بەڕێستم وت، من بەگەیشتنم بە ئەوێ دوای 6 مانگ پێشەنگایەکەم کردەوە و تا ئێستاش بە دوایە نزیکی لە زیاد لە 7 پێشەنگام کردوتەوانێ و لە 19 وڵاتیشە هەر پێشەنگەمە بوو. ئێستا کە قسە لەگەڵ بەڕێستاکەم تابلۆی من بە پەرمەنەنت بە بەردەوامی لە 3 گەلەریا دانراوە. هیچێکیان لە ئەمانە ناوی وادی فینانە، هیچێکیان لە قاهرەیە ناوی گەلەری پیکاسۆیە، ئەوی تریان ناوی سافیرا فانتۆرایە لە مانهاتن لە نیویۆرک. ئەمانە خەونی من بوون بەڕاستی. سینەماش خەونی من بوو. هەمیشە هەستمە کرد بێ کامەرەیەک بە دوای منەوە بێ. هەمیشە هەستمە کرد من ئەبێ هەر ببم بە ئەکتەر، بەدەست خۆن نییە غەسپە لەسەرە ببی بە ئەکتەر. بۆچی من هەستمە کرد دڵشادە بم بەوە بەڕاستی. زیاتریش لای من ئەو شتانە سەرڕای ئەوەی کە وەکو کارێکی پرۆفیشناڵ ئەیان کەم بەعزێکیان، بەڵام کامرانی ئەیان بە من حەزەکەم دڵشاد بم، هیچی ترم ناوێت لە ڕاستیە. بۆچی لە سینەمایە کەمتر دەرکەوتوم بۆ نمونە لە بەخاطر من لێرە کەمتر ئەژیم، بەڵام لەوێش چەند شتێکم کردووە. یەکێک لەوانە کە
شۆرەتێکی باشی کرد ناوی ئەلیفە فیلمی ئەلیف کە بۆ پاولۆ کۆیلۆی نووسەر دروستمان کرد جەنابیشی لە بەرازیل تەبعاً فیستیڤالێکی دروست کرد بۆ فیلمانی کە بۆی هاتبوون یەکێک لە مەرجەکانی شەوە بوو کە لە 3 دقیقە زیاتر نەبێت من وەکو ئەکتەری سەرەکی دەورم بینیوە و هەروە لە جاتی مۆسیقاش دەنگی خۆمە کە شعرێکی فارسی تەسەوف ئەخوێنمەوەتیایە لەو فیستیڤالە کە پاولۆ کۆیلۆی گەورە جێبەجێ کردبوو من خەڵاتی دووەمم وەرگرت خەڵاتی دووەمیش 30,000 دلار بوو من بە دەرێنەرەکەم وت بێ بە کامێرایەک ڕۆژ لە ڕۆژان کەڵکی لێبینی من هیچم ناوێ دەستەکانە خۆش بێت مامۆستا لە ناو کارە شێوەکاریەکانتە و بێگومان تۆ هەم ئەزمموی کاری شێوەکاری زۆر گەورەیە و هەم ئەزمموی سینەما و شانۆ و هەروەها نواندنیشت هەیە ئەم تێکەڵکردنە بۆ تۆ چ چێژێکی هەیە پرسیارەکەم ئەمەوێ وا لێ بکەم کە لە ناو تابلۆکان تا چەندێک ئەمە ڕەنگەیەتەوە و چۆنی ڕەنگەیەتەوە ئەوەی سەری تابلۆکانی من بکات تێگا بەڕاستی تابلۆکانی من پڕە لە تیش پڕە لە ژیان پڕە لە حرەکە ئەگەر سەری تابلۆکانی من بکەیت بە چاوێکی زۆر ژیرانەوە بە چاوێکی زۆر هونەرمەندانەوە ئەو ڕەنگانە تێکەڵاو کراون خەڵکێکیڵەوە ڕنگ تێکەڵاوەکان نەک ئەو ڕەنگانە تێکەڵاو نەکراون ئەو ڕەنگانە بە پێی میزاج و ئەحساسی من لەو کاتێکەوە ئەوم کێشا ئەو ڕەنگانە هەڵبژێراون ئەو ڕەنگانە تێکەڵ کراون ڕەنگە من سروش بچێشم سروشتێکی جوان پێشکەشەکەم بەڵام لە ڕاستیا خۆمم من پۆرترێتی ناوی خۆم ئەحساسی خۆم لەو کاتێەوە کێشم خەڵکێکەیە لەو هوەری من ڕەنگە تێنەگات چونکە تا ڕادێک لەوانەیە تازە بێت من دوو قوتابخانەی تایبەتیم تێکەڵاو کردووە کە تۆزێک گرانی ئیشکردن لەسەری مزاتر ئیش لەسەر تیشکەکەم چونکە هیوام زۆرە ڕۆژە لە ڕۆژان ئێمە ژۆک و میلەتانی دنیا بناسرین خۆشیان بوین سنوورمانە بێ پاسپۆرتی کوردستانمان لە جیرفانە بێ بۆ هەر شوێنێ بمانەوە بچین ڕخنەگرێکی گەورەی فەڕەنسی ناوی کریستیان نۆربەرگنە کە منی زۆر خۆشەوێ و پەیوەندیمان زۆر جوانە ئەوە تەبعاً تاکە کەس نییە کە لەسەر من نووسیبێتی لە فەڕەنسایە بەدایان کەس لەسەر من نووسیانە و لە ڕۆژنامە و گۆڤاری زۆر گرنگیشا تەنانەت ئۆتۆبیۆگرافیکی بچکۆلەی خۆم لەگەڵ تابلۆی زەردەشتا لە ڕۆژنامەی لۆمۆندا بڵاو بووبەوە کە وابزانم هەموو کەسێک زانێت کە ڕۆژنامەیەکی جیهانیە ئەمە ئەوە بڵێم کریستیان نۆربەرگن ئەڵێ لە لای دڵشاد ئاسۆ لە شوێنێکان نییە ئاسۆ لە هەموو شوێنێکایە من بەدوای ئاسۆیان گەڕێم وەکو جەناب بدوتە ئەو شتانە چۆن ڕێکە خەی تەمسیلەکەی ئەوەکەی منە لەم هەموو شتێک کاتی خۆی هەیە دوای ئەوە لە کۆتاییشە من لەزەت لەو شتانە بینم ئێستا من لەزەت لەوە ببینم لێرە سەما بکەم ئەیکەم بەبی هیچ سڵکردنەوەی من ژیانم خۆشە چێژێکی تایبەتی چێژی تایبەتی مایەتێ من کاتێکە بەرامبەر بە ستاندەکەم وەستام و فلچەکەم بەدەستەوەیە من لە جیانێکم داپچڕاوە و لێ بۆتەوە لەم دنیاە بەبێ هیچ مۆبایلەکەیەک کاتێکە هەستەکەم تابلۆکە خەریکە تەواوە بێت ئاگاشم لە خۆم نییە کە خەریکە تەواوە بێت وەکو بڵین لە حاڵەتێکی ناوەعیم زۆرجار حەز ناکەم بگەڕێمەوە وەکو تۆ لەژێر بەنجێکی زۆر گەورەیە بیت ئەنۆ ئەشکال و ڕێنە بکەیت ئەو شتانە ئێشیکەم بەڕاستی ئەو ڕێنە جوانیانە دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارەیە لێرە بووی ئەکتەر و شێوەکار مامۆستا دڵشاد کوێستانی سوپاس دەکەم زۆر گەورە و بەڕێزم زۆر سپاس بۆ ئێوە خانم